ده دوی هیوا گلان ده هفدهم به روزنامه‌گری کردی را لینکا اینترنت یا به ناو ژینا میدیا ده وشان خواهش بو برسردان والاوی میدیای که نتوی او برفره بده دست بگیرم. ژینا میدیا لینکا پیشکش کردن دیالوگا کردی او وشاندن خبات او لیکولین نجور به دور نویساندن ورگراندن بلگه کردن فیلم او خبات مولتی میدیایی. ئامانجی ژینا مێدیا بوون بە بەستەرێکی نەتەوەیی بۆ ڕۆژهەڵاتی کوردستان لە پێناو لە خۆگرتنی هەموو دەنگە نیشتیمانپەروەرەکان، لایەنگری لە گەشەی پایەدار، بنەماکانی مافی مرۆڤ، مافی دیاریکردنی سارەنووس، ژینگە پارێزی، یەکسانی کۆمەڵایەتی لەنێو هەموو پێکهێنەرانی کۆمەلگا و یەکسانی زایند و بەهێزکردنی گوتاری نەتەوایەتی و ئاگاداری کۆمەلگایە لە پێناو گەیشتن بە سەروەری سیاسی نەتەوەیی. ژینا میدیا تریبونی گە ڕای گەشتە چالاکیل مافخوازەی حزب و ڕێکخراوەی لە جوڵانەوەی ڕزگاری خوازیە کوردستان میدیای گە ڕای دەنگە هەواڵ و چالاکی لە گشتە مردم زەحمەتکیش و کریکار و بەرهەم هاوەرەی لە راستینە بایەخە مرۆڤی و معنەویەکانە ناو کۆمەلگای کوردستان. ژینا میدیا لە خزمەتە گشتە چالاکیل و خەباتکاری لە ڕێی یەکسانیە زایەندی پارێزگاری لە ئەکۆسیستەمە کوردستان و بە کەمایەتیەکانە ناو کۆمەلگا چالاکی لە ژینگە پارێز و کوڵبەرێلیگە کە قوڕوانیە سیاسەتە زاڵمانەیە ئابووریە ڕژیمە ئیرانن و دەنگە گشتە ئەوانەیگە کە دژە هەر جوورە ستەم و هەڵاواردنێک لە کۆمەلگا خەبات کرد.